وەکو بەڕێوەبەری لە قیشکارتەی دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری سپاس بۆخوای پەروەردگار خی گەورە هاوکارمان بوو بۆ وەرگرتنی چەندین قوتابی کە خۆی لە 220 قوتابی دەبێنیتەوە لە کوڕان و لە کچان و تەمەنی قوتابیەکانمان لە پۆلی 5ەوە دەست پێەکە عنی لە پۆلی 6 و 7ەوە دەست پێەکە هەتا پۆلی 11. سپاس بۆخوای گەورە لە هەموو ئاستەکان هەمانە لە قۆناغی یەکەم و دووەم و سێم و چوارەم و هەروەها لە هەموو ئەو قۆناغانەش قۆناغی منداڵانمان هەیە، نەوجەوانانمان هەیە، قۆناغی گەنجانیشمان هەیە و قۆناغی تریشمان هەیە، قۆناغی گەورانە ئەوان خوشکان سەرپەرشتیەکەن. سپاس بۆخوای گەورە ئەلحەمدولله نەتیجەی هەیە و خەڵک ڕازیە. ئومێدەوارم خوای پەروەردگار ڕازی بێت لەو کار و کردەوانەی کە مامۆستاکانمان ئەکەن. ئێمە سپاس بۆخوای پەروەردگار دەوری 5 مامۆستایان خۆبەخشانە هاوکاری قوتابیانەکەین و پەروەردەیانەکەین بەو پەروەردەی کە خوا و پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خەڵکیان لەسەر پەروەردە کردووە و خوای پەروەردگار پێغەمبەری خۆی لەسەری پەروەردە کردووە و ئومێدەوارم کەوا خوای پەروەردگار هەم لە ئێمەی قبوڵکە و هەمیش قوتابیەکانمان سەربەرز و سەرفرازکە و دایک و باشی قوتابیانیش دڵخۆشکە هەم لە دنیاویش هەم لە قیامەتیش. دیارێمە وەکو دەستگای نووری حکمە بۆ پەروەردە و ڕۆشنبیری هەموو ساڵێک لە کۆتایی خوێندندا ئاهەنگێک بۆ فێرخوازانمان ساز دەکەین کە تێیدا یەکەم و دووەم و سێمی سەردەم قۆناغەکان خەڵات دەکرێت وەروە بڕوانامەش دەبەخشین بۆوانەی کە لە خولی هاوێنە بەشدار بوونە. دیارێمە بە حکمی بچووکی بینایەکەمان کە بەداخەوە ئەو بینایەکەتیدا دەوامێکین تەنها 3 ژوورە بۆ ئەم ساڵ لە خولی هاوینە تەناتوانیمان 30 فێرخواز وەربگرین بۆ خولی هاوینە کە دەرسی تەجوید و حیفظ و تەفسیر و قرائەیان پێ بڵێن کە ئەوەش بەجددی کەلەنێکی گەورەیە بۆ کۆمەڵگەی شکارتە و دەوروبەری چکە بەڕاستی خەڵکی شکارتە و گوندەکانی دەوروبەری تموحی زیاتریانەیە لە دەستگای نووری حکمە لە قیشکارتە بۆ وەرگرتنی فێرخوازان بەڵام بەداخەوە ئێمە بەهۆی نەبوونی بینایەکی تەواو ناتوانین بە پێویست خزمەتی ئەو خەڵکانە بکەین ئەو دایک و باوکانی کە دەیانێت ڕۆڵەکانیان پەروەردە بکرێن بە پەروەردەی قورئان و سونەت. بۆیە من لە ڕێگەی دەستگاکەتانەوە جارێک کە داوا لە قورئان دۆستانەکەم کە هاوکارمان لە تەواوکردنی بینای دەستگای نووری حکمە لە قیشکارتە کە ئەمە دەبێتە سەنتەرێک بۆ پەروەردەکردنی نەوەکانی داهات و لەسەر بنەمای قورئان و سونەت و دوورکەوتنەوە لەو فیتنانەی کە لە ئێستا لە سەردەمدا وردە وردە بەرەو زیاد بووندا. دەستگای نووری حکمە وەک ناوەندێکی ئەکادیمی و معریفی ناوەندێک کە بۆ پەروەردە و فول ڕۆشنبیری کار دەکات لە پێناو پێگەیاندن و تێگەیاندنی تاکێکی چاک و پاک و دەمپاک و چاکە خواست. ئامانجی ئەوەیە کە تاکێک پەروەردە بکات بە قورئان و شیلەی پێغەمبەر صلی الله علیه وسلم و تاک پەروەردە بکات بەوەی کە قورئانێکی زیندوو بێت بە سەرگۆی زەویدا هاتوچۆ و پیادە بکات. بەنای خۆی گەورە بەخشندا و میرەبان من ناوم بانە بەرزانە کە یەکێکم لە قوتابیانی دەستگای نووری حکمە قیشکارتە کە لە نووری حکمەکەماندا باسی حیفظ قیراءە پەروەردە و ڕێنوێنی دەکرێت. من لە کتاب پەروەردە و ڕێنوێنیدا ئەوە فێر بووم إن الله جميل يحب الجمال الكبر بطر الحق وغمط النصوات أخوة جوانشی خۆش جوێت بەڵام بە مەرجێک خۆ بە زلزانی تێدا نەبێت و حەق ڕەت نەکرێتەوە. خۆی گەورە و مهرەبان ئێمە من ناوم دنیا سەعیدە ئێمە گروپی نور لە سنتەری کۆتایی سنتەری نووری حکمەی لە قیشکارتە بەشداریمان کردو زۆر سپاسی مامۆستایان دەکەم کە ئێمەیان فێری ڕاوشتی بەرز و ڕۆشنبیری کردووە. زۆر سپاسی مامۆستایان دەستگای نووری حکمە دەکەم. بسم الله الرحمن الرحیم. سپاسی مامۆستایانی دەستگای نووری حکمەی لە قیشکارتە ئەکەین کە لە سەرەتای ساڵەوە تاکو کۆتایی ساڵ لەگەڵ ئێمە ماندوو بوون بە دەرسەکانی حیفظ قیراءە پەروەردە بە چەندەها ڕەوشت لە ڕەوشتەکانی پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم و دووبارە زۆر سپاسی یەکەیەکە مامۆستایان ئەکەین کە لە سەرەتاوە تا کۆتایی لەگەڵماندا ماندوو بوون.